مامۆستا نیحمەتا بینم کە ئاوە وەزعەکەیەتی ئاوە لەشی بەجیانێ و نووساوە نان و ئاوم بۆ ناخوێ لە خەفەتە خەریکە و دڵەمەوە تێ کە گوناحە ئێمە بێ یارمەتی فەقیر و هەژار بین چۆنە بێ دراوسی ئاگەی لە دراوسێنە بێ هەر لەبەر ئەوەیە ئازیزان کە ئێوەم کۆ کردوتەوە ئەوە نانێکی خۆش بخۆین چکە بەڕاستی بێ هەمومان هەوڵ بێن لە پێناو ئەوەی ئەو ماڵە برسی نەبن هەژار نەمێنێت جا راپۆرتێکی پزیشکی هەیە ئەڵێ بەسکی برسێتی ناتوانانی بیر لە چارەسەری کێشەی فەقیر و هەژار بکەیتەوە بۆیە ئێوەم بان کردو بۆی بخۆن و بیریشکەنەوە دەبخۆن مادام وایە بڕوو خێ برسێتیە بڕوو خێ برسێتی ئەلۆ ئەلو ئەو کاتت باش برام ئەم کاتەوە باشتر چاوم ئەوە خێرە بۆ دەگریەوە چی بووە؟ مامۆستانی ئەحمەد مامۆستا ئەحمەد چیەتی؟ مامۆستانی ئەحمەد ئەمری خوای کرد خۆ بەجدیدە؟ کەس نەیتوانی بەهانایەوە بێ برام باشە کاکە باشە دەستی خۆش بێ دەستی خۆش بێ چی بووە؟ بەڕاستی کارەساتە ئەیدە چی بووە؟ مامۆستانی ئەحمەد ئەمری خۆی کرد ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون وەڵڵاهی پێم ناخۆش بوو یاخوا خوا عافوی کە بەس مادام ماڵێکی فەقیر و داماون ئەو بڕیارم ما من جۆرەکەیەکی بۆکەم بەخێر ئەمەش مەکە بە مەطعەمەکە جۆرەکەکە عایدی من نابێ کاکە ئازانی چی ئەو خێرا بێ بۆ ئێمە بێوا پێێتەوە نا ئەو خێرە ئێمەی کرد ئەگەر من هێرا کەس بیکات جۆرەکە